باشتی زارا گەورەترین قەبرستانی ئێران لە ساڵی 1970 دامەزراوە و لە سەرەتادا 1256 دۆنم بوو کە دواتر و لە دوو قۆناغدا 1080 دۆنم زەوی دیکەی سەرخراو لە ئێستادا زیاتر لە 1,750,000 کەسی تێدا نێژراوە. خاڵی سەرنجڕاکێشی بەهەشتی زارای تاران نرخی گرانی قەبرەکانیەتی کە لە بڕێک شوێنیدا قەبرێک بە زیاتر لە $1000 ئەفرۆشرێت و ئەمەش دیاردەی قەبری دوونهۆمی و سێنهۆمی لێکەوتووەتەوە. بەڕێوەبەری گەورەترین قەبرستانی ئێرانیش ئەڵێت نرخی قەبرەکانمان جیاوازە، لە قەبری خۆڕاییەوە هەمانە تاوەکو قەبری $1000. ئەگەر بنەماڵەیەک بڵێن پارەی کڕینی قەبریان نییە، نهۆمێک لە قەبرێکی سێنهۆمی بە خۆڕایی ئەدرێت پێیان، بەڵام بۆ کڕینی هەر نهۆمێک لە دوو نهۆمەکەی دیکە ئەبێت $250 پارە بدەن، واتە لە هەرزانترین شوێنی بەهەشتزارای تاران قەبرێکی سێنهۆمی بە $500 ئەفرۆشرێت. نرخی قەبر لە بەهەشتی زارای تاران بە نرخە فەرمیەکانەوە ناوەستێت و لە بازاڕی ڕەشیش مامەڵەی قەبرەکرێت، تەنانەت لە بڕێ شوێن باس لە کڕین و فرۆشتنی قەبر بە نرخی سەر و $50,000 ئەکرێت. سنوورداربوونی ژمارەی قەبرەکانی بەهەشتزارا و هەروەها نەبوونی ئیمکانی گەشەی پانتایی بەهەشتی زارای تاران وای کردووە نرخی قەبر لەو قەبرستانە لە بەرزبوونەوەدا بێت. ڕۆژانە لە بەهەشتی زارای تاران نزیکەی 200 مردووی تازە ئەنێژرێت کە ئەم ئامارە لە سەردەمی کۆرۆنادا زۆر زیاتر لەم ڕقەمە بووە. بەرپرسانی شارەوانی تارانیش باس لە دوو ڕێگاچارە بۆ قەبرستانی تارانەکەن: بەکارهێنانەوەی دووبارەی ئەو قەبرانەی کە زیاتر لە 30 ساڵە مردووی تێدا نێژراوە و هەروەها دانانی شوێنێکی دیکە وەکو جێگرەوەی بەهەشتی زارا کە بژاردەی دووەم بەهۆی تایبەتمەندی جوگرافی شاری تارانەوە تا ڕادەیەک دژوارە. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.